لەگەڵ دەرچوونی ئەو بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو کات حکوومەتی ماوە بەسەرچوو بوو هەسا بە دەرکردنی بڕیارێک بە دەرکردنی پرۆژەیەک بە ناوی پرۆژەی هەژماری من کە ئەم پرۆژەیە ئێمە وایە ئەبینەمە پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەمە پرۆژەی حیزبێکە ئەمە پرۆژەی تاکە شخصێکە و ئەمە چتە خزمەتی ژیرفانی تاکە کەسێکەوە بۆیە وەکو مامۆسانی ناڕازی وەکو دەستەی داخۆشی بەردەوام لە هەوڵداینوە بەردەوام خەریکی لۆبیکردین لە بەغداد و تەواوی مامۆسایان لە سەرجەم شار و شارۆچکەکان هەژماری من ڕەتەکەنەوە بە هیچ جۆرێک هەژماری منمان قبول نییە لەبەرەوەی بەڕاستی ماوەی 30 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی ناوناوە حکوومەت هیچ کاتێک خزمەتی بە مامۆسان و بە فەرمانبەران و بە هاوڵاتیانی خۆی نەکردووە هەموو کات بیری لەوە کردوێتەوە کە چۆن زەربە لە هاوڵاتیان و لە فەرمانبەران و لە موچەخۆراندا ئەوە بوو لە ساڵی پارەوە ڕێگای بەغدادمان گرتە بەر نزیکەی 22 جار سەردانی بەغدادمان کردووە بۆ ئەم فشارش کە ئێستا بەردەوامە لەسەرمان ئێمە کۆڵ نادەن و دڵنیابن بەردەوامە بین لە فشارەکانمان ئێمەش وە چەندین ڕێکاری مەدەنی هەیە ئیگرینە بەرەوە لە ئایندەدا هەتا ئەوان فشارکردن مامۆسان ناچنە ژێربار هیچ فشارێک و بەردەوامە بین ئێمەش بە هەموو جۆرە هەژماری من ڕەتەکەینەوە و کەی بکرێ کەی گونجاو بێ خۆپیشاندانی گەورە ڕاگەرین و ئەگەرێکی زۆر زۆر نزیکە ئەگەر نێنە ژێربار و نەتوانن موچەی فەرمانبەران تەوتیم بکەن لەسەر بانکە فیدراڵەکان دڵنیابن زۆر ئاسانە کە بتوانین وەرزی دووەمی خوێندن کۆتایی پێبێنین وەک چۆن پارساڵ وەرزی یەکەمی خوێندنمان بە بایکۆت بەڕێ کرد بۆی ئێمە ڕازینین بە بانکی تیبیای کە بچێتە ناو هەژماری منەوە ئەوەی ئێمە قبولمانە تەنیا بڕیارەکەی دادگای فیدراڵیە و ئەبێ موچەی فەرمانبەران تەوتیم بکرێت و هیوادارین لە دەسەڵاتدارانی ئەم زۆنش کە بەڕاستی هەچ فشارێک کە ئیکەم بۆ ئەوە نەبێت کە لە ئایندەدا بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی پشکێکی زیاتر فەرمانبەران و مامۆسایان دیزە بە دەرخۆنە بکەن